بناوی خوای گەورە و میهرەبان خوشکبرانی بەڕێز هیوادارم تۆزێ پشوتان درێژ بێ لەوانە چەند 20 دقایق نیو ساعتێک بخایەنێ بۆ خوێندنەوەی وتار و بەرنامەی کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندەمانی پەرلەمان، خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە دەستکەوتی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە متمانەمان پێبەخشرا و سوێندی یاساییمان خوارد. ئەمڕۆ لە سای خوێنی شەهیدان و تێکۆشانی پێشمەرگە قارەمانەکان و خۆڕاگری گەلەکەمان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەدایک بوو کە بەڵگەیەکی دیکەی ئیرادەی سیاسی هێزە کوردستانیەکانمانە کە پابەند بوون بە پرۆسەی دیموکراسی و دەستە و دەستکردنی دەستەڵات. لێرەدا بە پێویستی دەزانم ستایشی هاوڵاتیانی کوردستان بکەم کە لە 30 2018 لە پرۆسەیەکی دیموکراسیدا بەشدار بوون و دەنگیاندا و سپاسیان دەکەین کە لە پێنا و پێکێنانی حکوومەتێکی بەهێز و پاراستنی تەبایی و یەکڕێزی هێزە سیاسەکان لەگەڵمان پشوو درێژ بوون. لەم ڕۆژەدا بە پێویستی دەزانم سپاس و پێزانینم ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی بکەم کە بەڕابەرەتی جەنابیان گیانی بەرگری و خۆڕاگری لە هەرێمدا بەرز و بەهێز ماوەتەوە و بەو هۆیەشەوە توانیومانە لە هەموو ئاستەکاندا بەرگەی سەختیەکان بگرین و ئیرادەی گەلەکەمان بە سەرخواستی ناحەزان سەرخەین. هەر لێرەدا سپاس و ڕێزم ئاراستەی کابینەی هەشتەم بەتایبەت برای بەڕێزم کاک نێچیروان بارزانی دەکەم کە لە ڕۆژە سەختەکانی ڕابردوودا لە خزمەتی هاوڵاتیان و نیشتیمان بەردەوام بوون و دەستکەوتی بەرچاویان بۆ خزمەت و گوزەرانی هاوڵاتیان هەبووە. بەڕێزان، سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتارانی کوردستان، سپاسی ئێوەی نوێنەرانی گەل دەکەم کە متمانەتان بە خۆم و جێگیری سەرۆکوەزیران و وەزیرە بەڕێزەکانی هاوکارم بەخشی بێگومان بە هەموو توانایەکمان هەوڵ دەدەین لە ئاست ئەم متمانەیە بین. پلان و ئامانجەکانمان بۆ خزمەتی هاوڵاتیان لە چوارچێوەی بەرنامەیەکی کار ڕێکخستووە کە نەخشە ڕێگای سەرەکی و گشتیمان دەبێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەک برگەی دوهەمی وتارەکەم دەیخەمە ڕوو. بەڕێزان، زۆربەی حزب و لایەنەکانی بەشداربووی ئەم کابینەیە لە ماوەکانی ڕابردوو بە دروشم و وتاری جۆرە و جۆر باسییان لە پێویستی خزمەتێکی باشتری هاوڵاتیان کردووە. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن، چونکە ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. بۆیە لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بە بێجیاوازی. چاوەڕوانی زۆر لەم کابینە دەکرێت. هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیە بین. لە هەمان کادا هیوادارم جەماوەری خۆشەویستمان واقعبین بن و کۆسپ و کێشە و گرفتەکەلەکە بووەکان بەرچاو بگرن، چونکە تێپەڕاندنی ئەم کۆسپ و تەگەرانە بە شەو ڕۆژێک ناکرێت و دەبێت هەمومان پشتیوان و هاوکاری یەکتر بین. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕازگۆ و شەفاف بین و واقعی دۆخەکە لە بەرچاو بگرین، بەڵام لە هەمان کاتدا بەڵێنی ئەوە دەدەین کە ئەوەی لە تواناماندا بێت درێغی نەکەین و لە پێنا و چارەسەری بنەڕەتی گرفتەکان و خزمەتی گەل و وڵات هەموو هەوڵ و توانایەکمان دەخەینە کار. بەڕێزان، بە پێی هەموو ڕاپرسیەکان خواستی یەکەمی هاوڵاتیان ڕوبەڕووبوونەوەی گەندەلیە. خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەلی و ئەنجامدانی چاکسازیە. گەندەلی دیاردەیەکی ترسناکە، بەڵام نەبووەتە کلتور و لە تواناماندایە بە پاڵپشتی ئیرادەی هاوڵاتیان و هاوکاری دام و دەستگا پەیوەنددارەکان لە ماوەیەکی کەمدا ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی بەرچاو بەرتەسک و بچوو بکەین. ئەو هەنگاوانەی تا ئێستا بۆ بەرەنگاری گەندەلین راون بەرز دەنرخێنین و لە مەولاش بە هیچ جۆرێک بەرامبەر بە گەندەلکاران و سەرپێچیکەران نەرمی نانوێنین و دەبێت خواستی هاوڵاتیان بەجێ بگەیەندرێت. بەڕێزان، ئەندامانی پەرلەمان و جەماوەری خۆشەویستی کوردستان هەموو ئەم وەزیرە بەڕێزانەی هاوکارم کە لەلایەن حیزبەکانیانەوە پێشنیار کراون ئێستا دوای ئەوەی متمانەیان پێدرا و سوێندی یاساییان خوارد
بوون بە وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان و لە مەولا ئەجندا و بەرنامەی حکوومەتی هەرێم جێبەجێ دەکەن و هیچ وەزارەتێک یان وەزیرێک ناتوانێت و ڕێگەی پێنادرێت لە دەرەوەی بەرنامەی حکوومەت ڕەفتار بکات. وەزیرە بەڕێزەکان سەر بە هەر لایەنێک بن پێویستە بزانن وەزارەتەکانیان هی هەموو خەڵکی کوردستانە و نابێ بەرژەوەندیە تایبەتی و حزبیەکان باڵ بەسەر هیچ وەزارەت یان دام و دەستگایەکی حکومیدا بکێشێت. ئەم حکوومەتە کار و چالاکی و خزمەتگوزاریەکانی لە هەر بستێکی کوردستاندا دەبێت و حکوومەتی هەمووانە. بەڕێزان، حکوومەتێکمان وەرگرتووە کە چەندین ملیارد دۆلار قەرزارە. ئەم قەرزانە کەلەکە بۆی ڕەوشی نالەباری دارایی دۆخێکی نەخوازراوە و دەبێت هاوڵاتیانی ئازیزمان و هەموو دڵسۆزان لە هەرێمی کوردستان و عێراقیش بزانن کە بەشی زۆری ئەم قەرزانە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی فیدراڵ، ئەویش بەهۆی نەناردنی بەشە بودجێک کە موچە و مافی هاوڵاتیانی هەرێم بووە. ئەم ڕەوشە داراییە لە دەستپێکدا کابینەکەمان ڕوبەڕووی دۆخێکی سەختی دارایی دەکاتەوە، بەڵام هەوڵ دەدەین بە پێی بەرنامەی کارمان ئەم دۆخە تێپەڕێنین. لێرەدا جێگەی خۆیەتی ئاماژەیەک بە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بکەین و بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ بەکردەوە نیازپاکی خۆی بۆ چارەسەری کێشەکان پێشان داوە کە جێگەی پێزانینە. بۆیە دەبێت هەردوو لامان سوود لەو کەشە ئیجابیە وەرگرین و بە پێی دەستور هەنگاو بۆ چارەسەری گشت کێشە هەڵواسراوەکان بنین و لێرەدا دڵنیایی دەدەین کە ئەرکی هەرە لە پێشینەمان کارکردن دەبێت بۆ ئەوەی زەمینەیەکی لەبارتر بڕەخسێنین تاکو دانوستاندەکان بەرهەمدارتر بکرێن و بەکردەوە ئەنجامەکان ببینین. بۆ دەرخستنی نیازپاکیشمان لە ماوەیەکی نزیکدا دوای جێگیربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکەین و هاوکار و هاوهەڵوێستی ئەو هێزانە دەبین کە خوازیاری سەقامگیری و پێشکەوتنی عێراق و هەرێمی کوردستانن و کوردستانێکی بەهێز هەوێنێک دەبێت بۆ عێراقێکی فدراڵی بەهێز و پێشکەوتوو. لە کۆتاییدا داوای هاوکاری و پشتگیری لە هاوڵاتیانی کوردستان دەکەم تاکو بتوانین پێکەوە ڕوبەڕووی گرفتەکان ببینەوە و بەرنامەی کاری حکوومەت بۆ خزمەتی گەل و نیشتیمان جێبەجێ بکەین. خوا پشتیوان بێت بەردەوام دەبین لە هەوڵ و تێکۆشانمان بۆ وەدەهێنانی ئامانجە پیرۆزەکانی باب و باپیرانمان و پابەند و بەرپرسیار دەبین لە خەباتێکی سەردەمیانە تا گەیشتن بەو قۆناغی کە ئاواتی شەهیدانمان و هەموو تێکۆشەران و پێشمەرگە قارەمانەکان و هاوڵاتیانی خۆراگری کوردستان بووە. ئەمەی لێرەدا دەخەینە ڕوو تەنیا هێڵە گشتەکانی کارنامەی حکوومەتە و تێدا ئامانجی گەورەمان هەڵگرتووە و ئیرادەیەکی بەهێزیشمان هەیە بۆ جێبەجێکردنیان، بەڵام دەمانەوێت زۆرترین کار و کەمترین گوتارمان هەبێت. ئێستاش هێڵە گشتیەکانتان بۆ دەخوێنمەوە. هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم بەرنامەیە لەسەر بنەمای ڕێکەوتنە سیاسیەکان و پوختەی بەرنامەی گشت لایەنە بەشداربووەکانی ناو کابینەی نوێیەم ڕێکخراوە بۆ چوون و پلانی تێکڕای بەشداربوونی ئەم کابینەیە لەخۆ دەگرێت. جێبەجێکردنی ئەم بەرنامەیەش بەرپرسیارەتەیەکی هاوبەشی سەرجەم لایەنە بەشداربووەکانی ناو ئەم کابینەیە دەبێت. هێڵە گشتەکان لە چەند سەربابەتێکدا پۆلین کراون بەم شێوەی خوارەوە. لە ئاستی چاکسازیدا یەکەم کار دەکەین بۆ چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی لە موچەخۆر و خانەنشین و چارەسەرکردن و ڕێخستنەوەی دەوام و گرتنەبەری ڕێکاری یاسایی لە بەرامبەر هەر سەرپێچیەک کە لەم کەرتە کرابێت، ئەمەش لە ڕێگەی چەسپاندنی یاسا و دروستکردنی ئەنجومەنی ڕاژە و ئامادەکردنەوەی یاسای چاکسازی و ناردنەوەی بۆ پەرلەمان بە فۆرمێکی تازە و گونجاو. دووەم کار دەکەین بۆ نەهێشتنی ڕوتین و هەروەها خێراکردنی ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و ڕێزگرتن لێیان لە دام و دەستگا فەرمیەکاندا بەکردەوە هەوڵ دەدەین بۆ خزمەتگوزارکردنی دامەزراوە حکوومیەکان لە ئاست هاوڵاتیاندا. لە پەیوەندی بەم بابەتەوە هەرچی زووترە پەرە بە خزمەتگوزاری ئەلەکترۆنیەکان دەدەین. سێەم نابێ بەرپرسانی ماڵای حکوومەت پێگەی کارگێڕی خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربهێنن. بە پشتبەستن بە یاسا بەرکارەکانی هەرێم نابێ بەرپرسان کاری بازرگانی و بەڵێندارەتی و بەرهێنان بکەن و لێپرسینەوە لە هەر سەرپێچیەک لەم بوارەدا دەکەین.
چوارم ئەنجامدانی ئیفات سەفەر و بەستنی کۆنگرە و کۆنفرانس بە پێی پێویستی دەبێت و ڕێگە لە بەهەدەردانی سامان و خراپبەکارهێنان و بەلا ڕێبردنێکدا لەم بوارەدا دەگرین. پێنجەم بە هەموو توانامانەوە ڕوبەڕووی هەموو جۆرە گەندەڵیەکی دارایی و کارگێری دەبینەوە و ڕێگر دەبین لە بەهەدەردانی سامانی گشتی و زێدەڕەوی بۆ سەر ملک و ممتەلەکاتی هەرێم، ئەمەش لە ڕێگەی کاراکردن و پشتیوانیکردنی دامەزراوە فەرمی و یاسایەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزەها و داواکاری گشتی. شەشەم کار دەکەین بۆ چەسپاندنی شەفافیەت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا بە تایبەتی لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان. بۆ ئەم مەبەستەی سەرەوە کار دەکەین بۆ دامەزراندنی سندۆقی داهاتە نەوتیەکان بە پێی یاسای پەیوەندیدار. حوتەم بە پێی ستانداردە جیهانیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خوراک دەکەین و ڕێکاری یاسایی بۆ هەر سەرپێچیەک کە لەم لایەنە ژیاریەدا بکرێت دەگرینە بەر. بۆ ئەم مەبەستانەش دامەزراوەی خوراک و دەرمانی هەرێم سەر بە ئەنجومەنی وەزیران دادەمەزرێنین. هەشتەم چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت و هەموو ڕێکارێکی یاسایی و کارگەری دەگرینە بەر بۆ ڕێگەگرتن لە خۆدزینەوە لە باج و میکانیزم و پێوەری تازە دەگرینە بەر بۆ ڕێخستنی باج. نۆیەم کار دەکەین بۆ ڕێگەگرتن لە قورخکاری بە پێی یاسای بەرکار و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ ململانەی بازرگانی ڕەوا و هەندانی کۆمپانیاکانی پشکداری. دەیەم پشتیوانی کاری چاودێری پەرلەمان دەکەین و بۆ ئەم مەبەستەش پابەند دەبین بە هەموو ڕێکارەکانی چاودێری لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆ بنەماکانی کاری پەرلەمانی، هەروەها بە پێی بنەماکانی کاری پەرلەمان ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دەگرین. یازدەیەم سندوقی خانەنشێنی بە پێی یاسای پەیوەندیدار لە هەرێم کارا دەکەین بۆ ئەوەی ئەم سندوقە گەرانتی مافەکانی خانەنشینانی هەرێمی کوردستان بکات. دوازدەیەم بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لە پێناو بەهێزکردنی سیستەمی بەرگری و ڕۆبەڕووبوونەوەی مەترسیەکان و پاراستنی ئاشتی و ئاسایشی هەرێم پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆرانی ناوخۆ و دەرەکی ئەم هێزانە لە ستانداردە سەربازیەکان نزیک بکەینەوە. سیانزدەیەم کار دەکەین بۆ سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری و نابێت لە کوردستاندا کەس لە سەروی یاسا بێت، هیچ کەسێک ڕێگەی پێنادرێت بەهۆی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و حزبی لە دەست یاسا ڕابکات و خۆی لە دەرەوەی یاسا ببینێتەوە. هەروەها کاری جدی دەکەین بۆ کۆنتڕۆلکردنی دیاردەی بڵاوبوونەوەی چەک لە ناو کۆمەڵگەکەماندا. لە ئاست خزمەتگوزاریەکاندا یەکەم کار دەکەین بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی و گەیاندنی خزمەتێکی باشتری تەندروستی بە هاوڵاتیان و هەوڵی جێگیرکردنی سیستەمی بیمە یا خوددڵنیایی تەندروستی بە پێی پێوەری گونجاو بۆ دۆخی هەرێمی کوردستان دەدەین. هەروەها کار دەکەین بۆ پێشکەشکردنی ڕەشنووسی یاسای مافی نەخۆش و ڕێخستنەوەی ماف و ئەرکی پزیشکان بۆ پاراستنیان لە هەر دەستدرێژیەک. دووەم کار دەکەین بۆ چارەسەریەکی بنەڕەتی بۆ کێشەی کارەبا لە زیادکردنی ئاستی بەرهەمهێنان و کەمکردنی بەهەدەردان و دابەشکردنێکی پێشکەوتوو و گونجاوی کارەبا. هەروەها کار دەکەین بۆ ڕێخستنەوەی گونجاوی نرخی کارەبا و دامەزراندنی میکانیزمێکی کاریگەر و سەردەمیانە بۆ کۆکردنەوەی پارەی کارەبا لە بەکاربەران. سێەم کار دەکەین بۆ چاککردن و بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن لە کەرتی گشتی و دانانی ڕێکاری ڕاکێشانی بەشداری سەرمایەدارانی هەرێم و دەرەکی بۆ بەشداری لە ئاواکردنی قوتابخانەی نوێ لەو شوێنانەی پێویستە. هەروەها کار دەکەین بۆ بە پێداچوونەوە بە مەنهەجی پەروەردەیی و گونجاندنی نەوەڕۆکیان بە پێی ستانداردە باوەکان. چوارەم کار دەکەین بۆ سوودوەرگرتن لە سەرچاوە ئاویەکانی سەرزەوی هەرێم بۆ بواری خواردنەوەی هاوڵاتیان و بە جۆرێک ئاوی پاک بگەیندرێتە هەموو هاوڵاتیان و تا بکرێت ئاوی ژێرزەوی بە هەدەر نەدرێت. پێنجەم کار دەکەین بۆ باشترکردنی ڕێگەوبانی هەرێمی کوردستان و سیستەمی هاتوچووی هەرێم و هەوڵ دەدەین و بەرهێنانی بیانی و کەرتی تایبەت بۆ ئەم بوارە ڕابکێشین و ڕێگەوبانی هەرێم کە ساڵانێکە هۆکاری زیانی گیانی و مالی هاوڵاتیانمانە لە ستانداردە باوەکان نزیک بکەینەوە.
شەشەم کار دەکەین بۆ ڕەخساندنی بواری کار بۆ کەرتی تایبەت و فراوانکردنی وەبەرهێنان لە بوارە جیاجیەکانی وەک پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار تاکو بەم هۆیەوە دەرفەتی کار زیاد بکرێن و یاسای کار بە جۆرێک ڕێک بخرێن کە دەرفەتی کار بۆ گەنجانی هەرێم زیاتر بکرێت. حوتەم کار دەکەین بۆ زامنکردن و ڕێخستنەوەی سەرجەم مافە یاسایەکانی کارمەند و کرێکارانی کەرتی تایبەت بە جۆرێک مافی خانەنشێنی و ژمێرەکانی کار و بیمە یاخود دڵنیایی تەندروستی و داهاتویان پارێزراو بێت. هەشتەم خزمەتی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوەکان و کەمەندامانی سەنگەر و بریندارەکان و قوربانیانی هەڵمەتەکانی جێنوساید و زیندانیە سیاسیەکان لە کارەبەرایەکانی حکوومەت دەبێت. هەروەها کار دەکەین بۆ پێداچوونەوە بە لیستەکانیان و پاکردنەوەیان لەو ناوانەی بە شێوەی نائاسایی زیادکراون. نۆیەم بە مەبەستی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە گرنگی تایبەت بە کاروباری خاوەن پێداویستە تایبەتیەکان دەدەین. دەیەم ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە و کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. کار دەکەین بۆ بەکارخستنی سیستەمێکی پێشکەوتووی ڕیسایکل و چارەسەری زبل و خاشاک و کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکان. یازدەیەم لەسەر شێوازێکی دادپەروەرانە و هاوسەنگ کار دەکەین بۆ ئاوادانکردنەوەی شار و قەزا و ناحیەکان و گرنگی تایبەت دەدەین بە هاندانی خەڵکی لادێکان بۆ مانەوەیان لە گوند و دێهاتەکانیان و گەیاندنی خزمەتگوزاری شایستە بۆیان. دوازدەیەم گرنگی تایبەت دەدەین بە فەرەهەمکردنی پانتای کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە چوارچێوەی یاسادا و پاڵپشتی بوارە وەرزشی و هونەری و فەرهەنگی و کولتوریەکان دەکەین لە هەرێمی کوردستان. سێزدەیەم کار دەکەین لە پێناو گرنگیدان بە خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەمەش لە ڕێگەی پێشخستن و بەرزکردنەوەی ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە ڕووی جۆری هەروەها فەرەهەمکردنی دەرفەتی لەبار بۆ خوێندن و توێژینەوەی زانستی هەروەها کار دەکەین بۆ ڕێخستنەوەی کاری زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان و پێداچوونەوە بە کواڵیتی زانستی و نرخەکانیان. چواردەیەم بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت واتە حکوومەتی ئەلکترۆنی چ لە ئاست کاروباری ناوخۆی حکوومەت و چ لە ئاست پێشکەشکردنی خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان بۆ هاوڵاتیان لە ئەرکە لە پێشینەکانمان دەبێت و بەم هۆیەوە ڕێگە لە ڕوتین و بەهەدەردانی سامانی گشتی و کاتی هاوڵاتیان و دامەزراوەکان دەگیرێت و کواڵەتی خزمەتگوزاریەکان بەرز دەکرێتەوە. پانزدەیەم گەنجانمان سەرمایەکی نیشتیمانی گەورە و کاریگەری مرۆڤین و ئایندەسازی وڵاتەکەمانن. بۆیە لە میانەی کار و بەرنامەی گشت وزارەتەکان کار دەکەین بۆ بەکارخستن و ئاراستەکردنی توانەکانیان بەرەو بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و پێشکەوتوو کە ئایندەیەکی گەشتر بۆ وڵات فەرەهەم کات. شازدەیەم شوێنەوارە مێژوویەکانمان بەشێکن لە سەرمایە مێژووی کولتوری وڵاتەکەمان و پاراستنیان ئەرکێکی لە پێشینەمان دەبێت و کار دەکەین بۆ بەهێزترکردنی ئالەتی دۆزینەوە و سەرپەرشتی و پاراستنیان و هەروەها هەوڵی بەکارخستنی کاراتری ئەم شوێنەوارانە دەدەین بۆ بواری گەشتیاری بە پێی ستانداردە باوەکان. لەسەر ئاستی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدرال. یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی فەرمی دانوستان دەبێت لەگەڵ حکوومەتی فیدرالی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەم مەبەستە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەستەی دانوستان دروست دەکەن بۆ دانوستان لەگەڵ بەغدا و بەدەستهێنانی مافە دەستوریەکانی گەلەکەمان. دووەم دەستور بنچینەی هەر دانوستانێکی هەولێر لەگەڵ بەغدا دەبێت و دووسیەکانی پەیوەست بە مادەی 140 و پێشمەرگە و بودجە و سامانە سروشتەکان و قەرەبۆی ئەنفال و شەهیدان و زیندانی سیاسی و زیان لە کەوتوانی دەستی ڕژێمی بەعەس و هەموو مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێم لە نزیکترین کاتدا بابەتی گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال دەبێت. سێیەم هەوڵەکانمان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەستی پێکردووە و جەخت لە پێویستی خێراکردنی ئەم پرۆسەیە دەکەینەوە بۆ ئەم مەبەستەش دەبێت هەرچی زووترە دۆخی سەربازی سەپێنراو لەم ناوچانە کۆتایی پێبێنرێت و بگەڕێتەوە بۆ دۆخی پێش دەی 6/2014 و ئەم ناوچانە لەلایەن پێکاتە ڕەسەنەکانی ئەو دەڤەرانە بەڕێوە ببردرێت و بەکردەوە دەست بە جێبەجێکردنی قۆناغەکانی مادەی 140 دەستور بکرێت. چوارەم
هەڕەشەی تیرۆر هێشتا هەڕەشەیەکی گەورەی سەر هەموو عێراقە. حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بە بەردەوامی ڕوبەڕووبوونەوەی تێروریستان و ئامادەی هاوکاری تەواوی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە تیرۆر هەیە. بۆ ئەوەی ئەو هەڕەشەیە بنبەر بکرێت، حکوومەتی هەرێم ئامادەی هێزی پێشمەرگە بۆ هاوکاری سوپای عێراق لە دوورخستنەوەی هەڕەشەی تێروریستان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دووپات دەکاتەوە. پێنجەم، کار دەکەین لە پێناو دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراقی فیدراڵ بە تایبەت لە بابەتەکانی موچە و دابینکردنی پێداویستی سەربازیان. شەشەم، هەوڵ دەدەین هەرچی زووترە دۆسیەی نەوت و گاز لەسەر بنەمای مادەی 111 و 112 دەستوری عێراقی فیدراڵ چارەسەر بکەین و یاسای نەوت و گاز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربچێت. هەروەها هەوڵ دەدەین دەستەی گشتی چاودێری داهاتەکانی فیدرالی وەک لە مادەی 104 دەستور داهاتووە دامەمەزرێت. حوتەم، جەخت لە ڕەچاوکردنی پشکی هەرێمی کوردستان لە دامەزراوە فیدرالیەکانی عێراق بەگشتی و لە وەزارەتەکانی دەرەوە و بەرگری و نەوت بە تایبەتی دەکەینەوە. هەشتەم، کار دەکەین بۆ چەسپاندنی هەرچی زیاتری بنەماکانی سیستەمی فیدرالی بە ڕێگەی دروستکردنی ئەنجومەنی اتحادی و هەروەها جەخت لەسەر پرینسیپەکانی تەوازن و تەوافق و شەراکەت لەگەڵ حکوومەتی اتحادی دەکەینەوە. نۆیەم، جەخت لەسەر دەرکردنی یاسای دادگای فیدرالی عێراق دەکەینەوە بە جۆرێک یاساکە گەرانتی سەربەخۆی دادگای فیدرالی بکات. ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیان. یەکەم، پێداگیری لەو پێکەوە ژیانە ئاشتیانەی نێوان پێکاتەنەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و مسلمان و یێزدی و مەسیحی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. دووەم، پێداگیری لەسەر چەسپاندن و بەهێزکردنی بنەما دیموکراسیەکان و ئازادی یەکسانی و دەستخستنی زانیاری بە پێی یاسا بۆ هاوڵاتیانی هەرێم دەکەینەوە و بەرگریکاری مافەکانیان دەبین و دژی هەموو دەمارگیری و توندڕەوەیەکی تایفی و ئاینی و ڕەگەزی و حزبی دەوەستینەوە. سێەم، دژی هەر جیاکاریەیەکی ڕەگەزی و پەراوێزخستنی ڕۆڵی ئافرەت دەوەستینەوە. پێویستە ئافرەتان بە توانا و لێهاتووی خوانەوە ڕۆڵ و پێگەی شایستەی خوان لە کۆمەلگەدا وەرگرن و بەشداریەکی کارای ناوکایی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمدا بکەن. چوارەم، هاوڵاتیانی کوردستان ئازادن هەر بیر و باوەرێکی سیاسی لە چوارچێوەی ژیانی سیاسی هەرێمدا هەڵبژێرن و نابێ لە کوردستاندا هیچ کەس لەسەر بیر و باوەری سیاسی و سەرپێبوونی حزبی سزا بدرێت و پێویستە بە شێوەیەکی دادپەروەرانە مافە زەوتکراوەکانی ئەو کەسانە بگەڕێنرێتەوە کە لەم ڕۆوە زیانمەند بوون. پەیوەندیەکانی هەرێم لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی. یەکەم، دام و دەستگا فەرمیە پەیوەنددارەکانی هەرێم پەیوەندی هەرێمی و نێودەوڵەتیەکان بەڕێوە دەبەن و بۆ ئەم مەبەستە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەسەر بنەمایەکی یاسایی نوێ ڕێک دەخرێتەوە. دووەم، جەخت لەسەر پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتانی دراوسێ دەکەینەوە بە جۆرێک بە ڕەچاوکردنی بەرژەوەندی هاوبەش و ڕێزی دوولایەنە پەرە بە ئاستی پەیوەندیەکان لە گشت بوارەکاندا بدرێت. سێەم، پشتگیری چارەسەری ئاشتیانەی گشت کێشەکانی ناوچەکە دەکەین و پێگەی هەرێمی کوردستان بە ئاراستەیەک بەکاردەهێنین کە بەشێک بن لە ڕاوتی چارەسەری. چوارەم، حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات نوێنەرایەتیان وەکەیەکان لە دەرەوەی هەرێم بەهێز بکات و نوێنەرایەتی نوێ بەپێی پێویست لە وڵاتان بکاتەوە و زەمینەیەکی لەباریش دەرەخسێنین بۆ ئەوەی وڵاتانی زیاتر کۆنسۆلگەریەکانیان لە هەرێم بکەنەوە. لە ئاستی ئابووری و داراییدا. یەکەم، کار دەکەین بۆ ئەوەی ئابووری هەرێم فرەچەشن و فرەڕەهەند بێت و تەنیا پشت بە نەوت و گاز نەبەسترێت. بۆ ئەم مەبەستە پەرە بەکەرتەکانی کشتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەدەین و هەوڵ بۆ ڕاکێشانی و بەرهێنانی دەرەکی لەم کەرتانەدا دەدەین. دووەم، کشتوکاڵ بوارێکی سەرەکی گرنگیدانمان دەبێت و کار دەکەین بۆ پێشخستنی ئەم کەرتە بە ئامراز و مەکاینی پێشکەوت و فراوانکردنی جۆری و چەندی بەرهەم بە پێی بنەما زانستیەکان. کار دەکەین بۆ بەکارهێنانی سەرچاواویەکان و دروستکردنی بەندەوە وەرزی و هەمیشەیەکان و گلدانەوەی ئاوی پێویست بۆ بواری کشتوکاڵ و زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەرێم. جەخت لەسەر پاراستنی بەرهەمی خۆماڵی و پشتیوانی جۆتیارانی هەرێم دەکەینەوە و کار دەکەین بۆ ڕەخساندنی بازاری گونجاوی نەوەوە و دەرەوە بۆ بەرهەمەکانیان. سێەم، کار دەکەین بۆ ڕێخستنەوەی سیستەمی
بانکی لە هەرێم و بەکارخستنیە و سیستەمە بۆ خزمەتگوزاریە کەسی و گشتیەکان و بەکارهێنانی ژمارە بانکیەکان و کارتە ئەلکترۆنیەکان بۆ ئاڵۆگۆڕی دراوی و خەرجیەکان و ڕێژەی مامەڵە بە پارەی کاش کەم بکرێتەوە. چوارەم، هانی وەبەرهێنان دەدەین لە هەموو بوارەکاندا بۆ ئەم مەبەستەش لە سەر ئاستی ناوخۆ دەرەوەدا دەرفەتی یەکسان و دادپەروەرانە بۆ هەموو لایەک دەرەخسێنین لەسەر ئەو بنەمایەش کار دەکەین بۆ داڕشتنەوە هەموارکردنەوە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. لە ئاستی کارگێڕی یەکەم کار دەکەین بۆ چەسپاندنی لامەرکەزیەتی ئیداری پارێزگاکان کە گونجاو بێت لەگەڵ سیستەمی یاسایی و کارگێڕی هەرێمی کوردستان و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و دابەشکردنی ئەرک و بەرپرسیارەتی بە پێی یاسا لە ژێر چاودێری سەرۆکایەتی حکوومەت. دووەم، کاری جددی دەکەین بۆ تەرشیقی هەیکەلیەتی دام و دەستگاکانی حکوومەت لە خوارەوە بۆ سەرەوە بە شێوەیە کە بۆ هەرێمی کوردستان گونجاو بێت، ئەمەش بە پێی پلانێکی توکمە و ئامادەکردنی نەخشە ڕێگایەکی مەدەنی لە ماوەی 4 ساڵی داهاتوو. زۆر سپاس بۆ کاتتان و گوێگرتنتان.